ئابووری ڕێعی ینی چی بە کوردی؟ ئابووری ڕێئی ئەوەیە کە وڵاتێک شت بفرۆشێ و لە بەرامبەریا پارە وەرگرێت. بۆ نمونەوەکو ئێستا عێراق نوت ئەفرۆشە و لە بەرامبەریا پارە وەرەگرێت. دەستە خۆش بێ بە وەڵامەکە و زۆر ڕاستە فەرموو ئەم دیاری. طبعا ئێمە ژۆگە خوێندکارەکەمان لەخوا بەزای بتوانێتی بە سەرکەوتوی بیبڕێت و باش بە لەخوا بەزایبە زانکۆ بۆ ئەوی کە خوب دۆزیتەوە لە شتێکا باش بێت. طبعا ئەمەی کە بەس لە زانکۆی خوێنی بەس نییە بۆی کە تۆ سەرکەوتوبی لە بوارێکە. پلەی گەرمی سەرمانگ بە ڕۆژ و بە شەو ئەگاتە چەند؟ لە تاوانە بێت لەسەر زەوی زیاتر بێت پلەی گەرماکە. بێگومان لە یارمەتیەک تقریباً لەوانەیە بچێتە ئێستا لای خۆمان ئەچێتە 25 لەو کاتە یاریەکە لەوانەیە لەوێ نزیکی سە ئەبێت. سە زیاترە؟ زیاترە. 110 تۆزە زیاتر. 125 یەک تۆ زیاتری کیتر؟ سوزە زیاتر ئەگا 130 127 تەواوە. بیرۆڕاتان چییە سەبارەت بە زانکۆی کەشەپێدان و پێشبینی چی لە کوڕەکەت ئەەکەی لە کاک ئارێز لەم چەند ساڵی خوێندنەیە لە ڕووی زانست و علمەوە پێشکەوتووە؟ سەرەتا پیرۆزبایی لە یەکەیەکی خوێندکارەکان و دواتریش ئارێز دەکەم کە توانی ئەم قۆناغە بە سەرکەوتووی ببڕێ. ئەوەی کە بەنسبەت ئێمە مهمە هەموو گەنجێک کە لە قۆناغی ششی ئامادەیەوەیەت بۆ زانکۆیەک زۆر جار ژیانێکی تازێ بەنسبەت هەم لە ڕووی هاوڕێتی و هەم لە ڕووی منهج و دراسەوە ئەوەی کە من هەستم پێکردبێ ینی ئەم زانکۆیە توانیوێتی خزمەتێکی گەورە بە تایبەتی بەو خوێندکارانە بکە کە چانسی دەرچوونیان یا چوونیان بەو پلەی کە هێناویانە بۆ هەموو زانکۆیەک نییە. بەڵام ئەمە کلێنێکی پڕ کردوتەوە جگە لەوەش بە کۆمەڵە زانستی نوێ ئاشنا بن کە لە ئیعدادیە و لە متەوەستەیە شتێکی سەرپێی لێ خوێن بەڵام لێرە زیاتر قوڵە بنەوە جگە لەوەش لە یەک بواری تایبەتە اختصاص وەرەگرن کە من پێم وایە بەوەندەی کە متابعەم کردووە چ بە پاڵپشتی خۆمان و چ بە پاڵپشتی زانکۆکە لە ماوەی ئەو 4 ساڵەیە کەسایەتێکی تری لێ دەرچووە کە ئامادە کراوە بۆ ئەوەی دوای زانکۆ بتوانێت شوێنپێک بۆ خۆی لەناو کۆمەڵگا و بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆی بدۆزێتەوە. زۆر سپاسانەکەین بە خێر بن خۆشحاڵ بووین بە هاتنتان. هۆکاری جیاوازی واژۆی سەر دۆلار بۆچی ئەگەڕێتەوە؟ پێم وابێ بڵین ئەو کۆمپانیانی کە دۆلار بەرهەمێنن ئیمسای تایبەت بەخۆیان نەخنە سەر بڵین دۆلارەکە لە کۆمپانیای بۆ کۆمپانیایەکی تر ئیمساکە فەرقەکە ئەمە یەکەم جیاوازی دومیشان پێم وابێ ژمارەکەیەتی ژمارەی سەر دۆلارەکەی. دەستە خۆش بە زۆر سپاس بووی بە براوی دیاریەکەمان.